ئایا لای ئێمە دەسەڵاتی یەکەمە یا دووهەمە یا سێهەمە یا چوارەمە ئەمڕۆ وەڵامی ئەمەتانەینەوە. یەک میدیای پێشوو میدیای ئێستا میدیای کلاسیک و میدیای نوێ کە پێوترێت دیجیتال میدیا کامیان بۆ خەڵک باشتر بوو، کامیان ئازاری زیاترە، کامیان سوودی زیاترە. ئەنی کۆمەڵێک پرسیار هەیە لە مێشی ئێمە لە مێشی ئێوەی بینەر و بیسەر و خوێنەر دڵنیا بن کە بە ئاسانی ناتوانین بگەینە دەرەنجام و وەڵامی پرسیارەکان، بەڵام لە دەمەتەقەیەکی ئاواهیەوە سەرەدا و سەرمەقەسێکمان دەستەکەوێت کە ئەو ڕایی کە ئێمە وەک سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان وەک ڕۆژنامە نووسەکانی ناو هەرێمی کوردستان کە دروست بوو گەڵاڵە بووە لە سەرمان دەیانجار بە ئێمە ئەڵێن ئەن خۆزگەمان بە میدیا کلاسیکەکەی پێشوو، خۆزگەمان بە میدیاکی سەردەمی شاخ. ئایا لای ئێوە ژوایە؟ لای ئەم دوو بەڕێزە ئەم دوو مامۆستا ئەم دوو ڕۆژنامە نووسە ژوایە؟ ئەی من ئەڵێم چی لەسەر ئەمە وەک سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان هیوادارین بتوانین کە چەند ساتێکی پڕ بە سوود و پڕ بە وەڵامی ئەو پرسیارانەی کە بەدوایە ئەگەڕین لەلایەن هەمومانەوە بگەینەوە دەرەنجامە. مامۆستایان بەخێر بێن، ڕۆژنامە نووسان هاوڕێیان خۆش بەخێربی. سەلامت بن. من ڕۆڵی بێژەرەکە ئەبینم و خۆشم ئەگەر کاتم بنێ هەردوو میوانی بەڕێزم خۆشم ناو بەناو ڕێیەکم هەبێت لە بەرنمەکەیە هیوادارم بتوانین بەرنامێکی سەرکەوتوتان پێشکەشکەین. خۆت سنتەری ئێمە ئەرکەکەماندای سەر دەسەڵاتم بنێ دەسەڵاتی خۆم بەکار ئەهێنم وەک دەسەڵاتی شوارم ناچووکە دەسەڵاتی شوارن زۆر گران بەکارێت بەڵام وەک دەسەڵاتی بێژەرێکم بنێ ڕازیە بم. دکتۆر کاوەبا بێمە لای جەنابەت تۆ پێشوی بی بە ئەکادیمی کاری ڕۆژنامە نووسیت کرد. میدیای کوردی ئێمە پێشتر خەڵکی ئەکادیمیمان نەبوو کە دەست پێکرا لە دوای ڕاپەڕینەوە سەردەمی شاخ هەمومان ئەزانین کە کۆمەڵی خەڵکی پێشمەرگە میدیان بەڕێوە برد. لە دوای ڕاپەڕین تاکوتەرا چەند کەسێک خاوەنی بڕوانامە بوون، بەڵام ئێستا ئەتوانم ماشەڵڵا بڵێم بە سەدان دکتۆرامان هەیە، بە سەدان ماجستێرمان هەیە، چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئەمانە هەموو خاوەنی بڕوانامی بەرزبەرزن. بەڵام دۆخی میدیای کوردی چ کارێکی ئەکادیمیەکانمان چ کارێکیان کرد لە دوای 127 ساڵە مێژووی ڕۆژنامەگەری کوردی ئێستا ئەتوانم بڵێم باشووری کوردستان هەرێمی کوردستان کە ئێمەین پارچە ڕزگار بۆکەین ڕۆژاوا کەم تا زۆر ئەتوانم بڵێم مێشتا ئەو دەسەڵاتی نەخەملیوە. لە ئاستی پێویستی بوونی کۆمەڵێکی زۆر کەناڵ، کۆمەڵێکی زۆر خەڵکی میدیاکار، کۆمەڵێکی زۆر خاوەن بڕوانامی بەرز، ئایا ئەو میدیایی ئێستا لەگەڵ ئەگەر بەراوردی بکەین بە ئێستا و بە پێشتر وەک کاوە ڕزا ڕێی تۆ چییە لەسەر بەنای خوای گەورە؟ دیارە هەواڵجان پێشەکی پیرۆزبایی یادی 122 ساڵی ڕۆژنامەگەری کوردی لە جەنابەت و کاک دکتۆر و سەرجەم ڕۆژنامە نووسان و میدیاکارانی هەرێمی کوردستان و جیهانەکەم. ئەمڕۆ کە ئێمە لێرەی لە ڕاستیە بۆ ئەتوانین بڵین لێکدانەوەی بەشێک لەو بارودۆخ و دۆخەیە کە میدیای کوردی خۆمان لە ماوەی 127 ساڵا بڕیوێتی. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ سەرەتاکانی کارکردنمان لە میدیا و جەنابیشتان هەریەکە و بەشێک لە ئەزمونتان هەیە لە میدیای جۆر بە جۆرە لە هەرێمی کوردستان، جۆرێک لە پاشەکشە ئەبینین لە ناوەڕۆکی میدیایە کاکاروان. بۆ ئێمە لە ڕووی تەکنیک و لە ڕووی ژمارەی میدیاکار و لە ڕووی ژمارەی پسپۆڕی میدیایی و لە ڕووی ژمارەی دەستگاکانی ڕاگەیاندن و جەنابەت پێش بەرنامەکە ئاماژەت پێکرد نزیکەی 1600 دەستگای میدیایی لە هەرێمی کوردستانە مۆڵەتی وەرگرتووە. سەرڕای هەموو ئەوانە ئێمە هەستەکەین ئێستا میدیای کوردی لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی وەزیفە گشتیەکەیەوە کە پێویستە خزمەتی خەڵک بکە و پێویستە چاودێر بێ بە سەردەسەڵات و ڕەقیب بێ بە سەردەسەڵاتەوە، پێم وایە لە پاشەکشەیەکی زۆر زۆر گەورایە. هۆکاری ئەمەش دیارە زۆر زۆرە لەبەرەوەی میدیا لە میدیای نیشتیمانی و میدیای حیزبی لە دوای ڕاپەڕین و لە پێش ڕاپەڕینەوە ئێستا بۆتە میدیای تاکە کەسی و میدیای بکەرنادیار و میدیای بێخاوەن و میدیای مخابراتی لە ڕاستیەکە کاروان. ئێمە بیرمانە لە هەتاوەکو 2003 کۆمەڵی ڕۆژنامە لە کوردستانە دەرچوون بە تایبەتی ڕۆژنامەی هاوڵاتی و ئاوێنە و هەندێک ڕۆژنامەیەتر کە بەشێک زۆرمانیا و تارمانتیان نووسایشمانتیا کردووە یا هەندێک دەستگای میدیای بیستراومان هەبوو، تاکتاکیش میدیای بینراومان هەبوو کە زۆربەیان مەحەلی بوون. چاوەڕی مانشێتەکەی دەکرد بۆی مەسەن ڕۆژی چوارشەمە کە دەرەچێ بزانە چی ڕێیەکی گشتی دروستەکان لە هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە ئێستا میدیاکانی ئێمە پارەیەکی زۆر زۆریان بۆ سەرفەکرێ کە من بەپێی دیراسەیە کەلامە هەتا ئێستا ساڵانە نزیکەی 4 میلیارد دلار ئێمە لە میدیای کوردیا سەرفەکرێ هاوڕێیان. ئەمە بودجەی وڵاتێکە لە ڕاستیە بودجەی وردن تقریبا 4 میلیارد دلار لە ساڵانە.
ئەم هەموو پارەی تیا سەر فەکرێ بەڵام لە ڕاستیە ئەتوانین بڵین هۆکارێکە بۆ ناشرینکردنی ئەو مێژوە جوانشی کە مێژوو ڕۆژنامەگەری کوردی تیا هەبووە و ئەو تەسیرەی کە ڕۆژنامەگەری کوردی هەیبووە و ئەو هەیبەت و ئەو جوانەی کە میدیای کوردی و قەڵەم بەدەستەکانی میدیاکاری کوردی هەیبووە. ئەتوانم بڵێم لە چوارچێوەی گشتی قسەکان تا لە دۆخی ئێستای میدیای کوردی رازی نییە. زۆر ناڕازە. بەڵاشە چخواوە بگرێک ڕازی ئەمە ڕێی دکتۆر کاوە ڕێزای پێشێم ڕێی خۆم وەک سندیکا دەربڕم ئێمە لای دکتۆر شوان ئادەمەی بس کە هەم ڕۆژنامەنووس و هەم مامۆسایی ئەکادیمی و خاوەنی ڕێکخراوێکی بەناوی چاودێری میدیای کوردی و چاودێری چیەکەنیەوە؟ سەرتا زۆر سپاس پیرۆزبایی لە سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستانەکەم لە بۆنەیەدا دوای 127 ساڵ لە تەمەنی ڕۆژنامەگەری کوردی ئەوایە بارتەقای ئەوە ئێستا میدیای کوردی لە ئاسێکی زۆر پرۆفیشناڵ زۆر پیشەگەرانە کاری بکردایە بەڵام بەداخەوە هەرسێکمان وەزان کۆچی لەسەرەوەی دۆخی ڕاگەاندن و ڕۆژنامەگەری لە هەرمی کوردستان لە خراپترین دۆخی خۆیدایە لەبەر زیاد لە هۆکارێک لە ڕووی پیشەییەوە کەمترین ئاست پێڕەوی پێوەرەکانی ڕێسا پیشەیەکانی ڕاگەیاندنەکە لە ڕووی یاساییەوە جۆرێک لە فەوزای تەشریعی و فەراغی تەشریعیمان هەیە لە ڕووی دادوەریەوە دادگا و دادوەرەکانمان لە ئاستی پێویستانین و ئەتوانین بڵێن خوێنەواری میدیایی و دیجیتاڵیان نییە لە ڕووی دەسەڵاتی چوارەمەوە ئەوەی کە بەڕێز وتە میدیا لە ئەساسا خۆی پیشەی گەڕانە بە دوای سەرێشەیە و ئەو دەسەڵاتەیە کاتوانە حکوومەتەکان گۆڕێ پەرلەمانەکان گۆڕێ بەڵام ئێمە دوای 33 ساڵ لە ئەزمموی خۆبەرەوەبردن میدیای کوردی تا ئێستا نەیتوانیوە وەزیرێکیش گۆڕێنەکەوەی کە حکوومەتێک گۆڕێ واتە بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چاودێری ناوڕۆکی پەیامی میدیای کوردیەکەین بە بینرا و بیسترا و دیجیتاڵی و نووسرا ئەوەی کە تێبینیمان کردووە پاشەکشەیەکی گەورە هەیە لەو پێوەرانەی کە پێویستە لە دەرچوونی ڕۆژنامەیە کە هەبێ پێویستە لە پەخشی ڕادۆیەک یا تەلەڤیزیۆنێکە هەبێ یا لە میدیایەکی دیجیتاڵیدا هەبێ پاشەکشەکەش وەکو وتم بەشێکیان پەیوەندیان هەیە بە ڕۆژنامەوانانەوە کە بەشێکی زۆری ئەوانەی کە لە نێوەندا میدیایەکانە کارەکەن بە دەردی شاعیر ئەڵێن نە دەرسی مەکتەبێکیان خوێندووان ئوستاد دێپەلی گرتوون و ئەوانەشی کە ئوستاد دێپەلی گرتوون و بڕوانامەیەکی ئەکادمیان هەیە بەداخەوە دەستگا و نێوەندە میدیایەکان ڕێگەیان پێنادەن یاکو سنوورداریانەکەن لەوەی کە بە شێوەیەکی پیشەیی کار بکەن و منیش دووپاتی یەکەمەوە کە ئێستا میدیای کوردی لە هەرێمی کوردستانە بەدەست میدیاکارەوە نەماوە کەواتە تۆش بە هەمان شێوە ناڕازی ئەگەر هەرسێکمان کۆک بینە سەرەوە من پێش ئەوە ئەگەر هەنگاوێکی کورد بگەڕێنەوە دواوە ئێمێکە میلەتین کە لەسەر زەویە لە خاکی بێگانەیە یەکەم ڕۆژنامی خۆمانمان دەرکردووە مقداد مەتحەد بەدرخان لە 22/4/1998 لە خاکێک کە خاکی خۆی نەبوو لە میسر کە ئاوارە بوو یەک لە بەگە و باوەڕی میرنشینەکانی کورد کە بەدەستی عوسمانیەکان هەڵوەشێنرایەوە قەت و عام کران کەواتە یەک سەروەریمان هەیە ئەمە ئەو سەروەریە کە ئێمەی کورد لە خاکی دەریشەوە میرەکانمان کە خەریکی میری وڵاتانی کە خەریکی ڕەفاهەتی ژیان بوون میری ئێمە خەریکی ڕۆژنامەنووس بوون مەلکی کوردستانمان هەیە لە ئەشکەوتا ڕۆژنامەی دەرکردووە باش ئێمە میلەتێکین خاوەنی ئەم سەروەریە جوانانین خاوەنی یەکەم ئەتوان بڵم یەکەم میلەتی کە لە ئەشکەوتا لە ژێر تۆپ و تیارە ڕۆژنامەمان دەرکردووە یەکەم میلەتی نەسەر زەویە کە لە خاکی هەندەرانە میرەکانمان خەریکی چاپکردنی ڕۆژنامە بوون بە ناوی کوردستانەوە ئەوەی کە هات تێپەڕی لە سەردەمی پاشایەتی عێراق ئەتوانم بڵێم لە باشووری کوردستانە ئیشی زۆر باشمان کردووە لە حەفتاکانە کۆمەڵێک نووسەر و ڕۆژنامەنووسی زۆر بە ناو و ناوبانگ دەرکەوتون بەڵام کە ئەو ڕۆژەی گەشتینە ئەو قۆناغی کە خۆمان ئازاد بینە دوای ڕاپەڕین هەستمان کرد میدیا لە دەستی ئێمە دەرچوو بیدایەت ئێمە تەنها میدیای کاغەزمان هەبوو بەجارێکە هەموو کورد خەریکی دەرکردنی ڕۆژنامە و گۆڤار بوو دوای وردە کە تەلەڤیزیۆن دروست بوو کە رادیۆ هاتە ناو کێشەکانمانی کەواتە ئێمە تا ئەم دەقەیە من هاوڕام لەگەڵ هەردووکتان فیدباجی خۆمان بە باشی وەرنەگرتوتەوە ئەو بڕەپارەی کە تۆ باسی ئەکەی 4 ملیار دۆلار لە ساڵێکە بۆ میدیای کوردی بەداخەوە ئەڵێمانی من ڕۆژانە پرسیارمان لێ ئەەکەن لەسەر مێژوو کورد
ئایا ئەنفال کراون بەڕاستی چونکە بۆ لەبەر نەماتوانین ئەم مەسیجە بگەێنی لە میدیاکی خۆمانەوە ئایا ئێوە مسلمانن یا مسلمان نین ئایا ئێوە سونەن یا شیعن من لە ڕێی زۆر جار لە ڕێی کۆڕ و کۆبوونەوە منتەداکانەوە ئەم پرسیارم لێەکەن بەڕاستی اینجا هەستەکەم کە لە دوای 127 ساڵ لە مێژووی ڕۆژنامەگەری نەمانتوانیوە بڵین ئێمە چین ئێمە چین ئێمە چیمان کردووە زۆر جار لە مالیزیا لە ئەندونوسیا لە سوودان و لە میسرەوە خەڵک پرسیارەکە ئێوە کوردن بەڵێ ئێوە کوردنەوەی سەلاحەدین ئەیوبین ئەمەمان الحەمدولیلا بەڵێ ئەمە ئەزانن ئەی ئیسلامن باش ئەم هەموو مزگەوتی کە ئێمە هەمانە ئەم هەموو تەکیۆخانەقایی کە ئێمە هەمانە ئەم هەموو باجی کە کورد لە ئیسلام بوونیە یاوێتی کەواتە ئەو نەیزانی باشەوە ئیسلامین بەڵێ کاکە ئیسلامین ئەی شیعەنە کەواتە ئەمە علاقی بە ئەوە نییە علاقی بەوە هەیە پەیوەندیدارە بۆی کە ئێمە لە باشووری کوردستان بەتایبەتی کە ئێمە پارچە ئازاد کراوەکەین کە عمرمان 33 ساڵە نەماتوانین مەستیجێکی خۆمان بگەین نەماتوانین بە خەڵک بڵین ئێمە چی نەماتوانین بڵین ئێمە ئەم ئەنفالی کە کراوە ڕاستیە ئێستش من دەیان جار لە ژوورەکانی پاڵتا کاتی خۆی ئێستش لە حیوار و لە چات و لە گروپ عەرەبەکانە هەمویان باوەڕ بۆ ناکەن کە ئێمە ئەنفال کرابین ئێمە کیما بارانی هەڵەبجە کرابی ئێمە ئەم یعنی مێژۆکەمان نەگەیانەوە باشە کە تۆ میدیایەک 4 ملیار دۆلاری تیا سەرف بکەیت لە ساڵێکە نتوانێت بە بەرامبەرەکەت بڵێ بە زمانی عەرەبی بە زمانی ئینگلیزی بە زمانی تورکی بە زمانی فارسی کەواتە قاچی شکاوە میدیاکەمان قاچی شکاوە دوای 127 ساڵ بەڵام سەروەریکی زۆرمان هەیە سەروەریکیمان هەیە زیاد لە پێویست ئێمە دەیان نووسەری وەکو عەبدوڵا گۆرانمان هەیە دەیان نووسەری وەکو بلیمەتی گەورە گەورەمان هەیە مستەفا پاشا یامولکیمان هەیە ئەمانە هەموو زابط بوون تۆفیق وهەبیمان هەیە ئەمانە هەموو خەڵکی دەسەڵاتدار بوون توانیویانە سەحافی کوردی پیرەمێردمان هەیە بەو هەموو ئەرکەی خۆیەوە کاتی خۆی توانیوێتی فیدباکێک لە میدیاکەی خۆیان لە کاغەزەکەی خۆیان دروستکە ئێ باش ئێمە بۆچی ئێستا کە تەکنۆلۆژیای ئێمە پێشکەوتوترین تەکنۆلۆژیامان هەیە یعنی ئەوەی کە لە ئەمریکا دروستە بێ هەوڵ دوکتان خەڵکی ئەکادیمی و زۆر باش ئەزانن لە بەریتانیا چی دروست دەبێت چ تەکنۆلۆژیایەکە بای 2 هەفتەیەتە لای ئێمەش بەس ئێمە بۆ ناتوانین بەکاری بێنین ئەم بەکارنهێنانی تەکنۆلۆژیایە ئەمە یەکێکە لە کێشەکانمان دوو چی وای کردووە چی وای کردو میدیای کوردی لەلایەن خەڵکە و کۆمەڵێک نیشانی پرسیار بکەوێتە سەری ئەم پرسیارە دائنم بۆ تۆ دکتۆر کاوە پێشتر ڕۆژنامەنووس کە دەرئەکەوت خەڵک ڕێزێکی لێگەر دەسی بەسنەوەدا من لە زۆر وڵاتی دنیاکە ئەڵێن ڕۆژنامەنووسکە ئەڵێن میدیاکارە خەڵک ڕێزێکی زۆری لێگرێت لە لای ئێمە ئەتوان بڵم گومانێک لەسەر پیشەکەمان دروست بووە پیشەکە خۆی پیشەیەکی ڕاستە ناڕەحەتە ڕاستە قورسە ڕاستە ئەتوانم بڵم مەترسی لە ناوبردن و لە ناوچوونی ژیانی هەیە بەڵام کۆمەڵک شتی کە هاتوۆتە پێشەوە ئەو کەیسانی کێنە بەردەستی ئێمە ئەو حاڵەتانی کە تۆ وەک مامۆسای زانکۆ کە تەلەبەکان چی فێران ئەەکەی ئایا ئەم ناوە ئەم ناوبانگە بۆ وای لێ هاتووە کێ تۆمەتوارێت خەتا لە منی سندیکا ڕۆژنامەنووسانەیە خەتای لە ئێوەی ڕۆژنامەنووسیا خەتا لە ژینگەی ڕۆژنامەنووسەکەی لە هەرێمی کوردستانە ئەمانە هەمووی کەم تا زۆر کۆمەڵی کێشن کە ئەبی ئەمە لە یادی 127 ساڵی ڕۆژنامەگەری کوردیا پەنجە بخەینە سەری و بشتوانین لە کۆتاییە کۆمەڵێک ڕێگە چارە ئەگەر توانیمان هیچ نەبێت وەڵێ ئەضعف الئیمان کۆمەڵێک طرح بخەینە بەر سەر ئەم مێزە بڵێن کاکە ئەوە ئێمە وەکو سێ کەسی خاوەن ئەزمون ئەمە کێشەکانی ئێمەیە لە میدیا ئەوەش چارەسەرەکانی مامۆستا کاروان دەست خۆش بێ و هاوڕێشمان کاکتۆشوان ئاماژەی بەیانەیەکە لە ڕاستی خەتای هەمومانە باش من یەک نمونەی بچووکت بۆ بێنمەوە ئەگەر ئێمە 1700 کەس بێنی تا ئەم قاعەوە ئەم 1700 کەسە هەر یەکەی بۆ نمونە بێنی بە لەسەر یەک مۆزوع هەر 1700 کەسەکە قسەکە 1700 ڕێی جیاوازی تیان نابێ بێگومان بە دەگمەتیە ئەبێ مەسەنەن متفق بێ لەگەڵ ڕێیەکەی ترە بە تایبەتی ئەگەر ئەم 1700 کەسەش هەر یەکەمان ئەجێندای شوێنێ و هەر یەکەمان ئەجێندای حیزبێ و هەر یەکەمان ئەجێندای کەسێک جێبەجێ بکەین ئێستا میدیای کوردی لە سایی ئەو 1700 تا 2000 کەمترە زیاترە ئێستا لەو فۆزایە ئەژی ناوڕێجان بۆ لەبەرەوەی کاتێک من تەمویلی میدیایەکەم من تەمویلی میدیاکارێکەکەم ئەڵێم ئەوەی منەمەوێتەوە بێ ئەوە جێبەجێ بکەیت ئیتر ئەمە لێدانە تەشیرکردنە ناوزەڕاندنە لەکەدارکردنە لێدانە لە ئاسایشی قەومی لێدانە لە ئاسایشی نیشتیمانی لێدانە لە ئەمنی قەومی لە هەموو ئەمانە من باکم پێی نییە گرنگ ئەوەیە من بتوانم لە ڕێگەی ئەو دەستگای میدیایی هەمە ببمە باز لە ناو خەڵکە ببمە مۆزوع لە ناو خەڵکە لەهێنانی لەش فرۆشەوە بیگیرە تا مەسەنەن کردنی مقابلە لەگەڵ تاوانبار و مجریم و تیرۆریست و ئەوانە و پیشاندانیان وەکو خەڵکی زوڵم لێکراو هەموو ئەمانە نەتیجەی ئەوەیە کە ئێمە میدیا ئێستا لە هەرێمی کوردستانەوە لە موئەسەسیەوە بە شەخسە نەکراوە وەکو وتم
ئەگەر تۆ ئەم داهاتە زۆرەی کە لە میدیایە سەرفەکرێ هەر وڵاتێکی تر بواە ئێستا میدیاکەی لە ترۆپکی میدیاکانی جیهان بوو کاریگەرترین میدیا بوو لەسەر ئەتوانی نەک کاریگەری لەسەر سیاسەتی ناوخۆی هەرێمی کوردستان و لەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستان دروستکە بڕوات هەبێ کارۆنەیتوانی کاریگەری لەسەر سیاسەتی دەولیش دروستکە ئەیتوانی ڕێی ئامی عالەمی لەسەر شتێک دروست بکە بێگومان هەزار ئەوەنە کەناڵ ئەگەر من تێبگەم لە بینەکەی تۆڵی کورد واتەنیاڵێ زۆر و بۆرە بۆ لەبەرەوەی ئێمە تۆ ئەم هەموو کەناڵە هەیە باش ئەگەر ئێمە 15 کەناڵمان هەبوایە مەسەن لە حاڵەتێکە تەنها 15 کەناڵمان هەبوایە وەک سەردەمینەوە دەکان خەڵک هەمووی شاوی لەسەر ئەو 15 کەناڵە بووە کە چەند ڕادیۆیەک چەند تەلەڤیزیۆنێک و دوو سێ تقریبا بە هەموویەوە وازان 5 بۆ 6 ڕۆژنامەشمان هەبوو ئەو کاتە میدیایەکی با بڵین سنتراڵی مرکزی قرس و گرانبەها نابێت ئەی ئێمە دیوە ئازادیەکەی چی لە بکەین کە ئێستا ئێمە تەنها بە 50,000 دینار من لە سندیکاکی خۆمەوە مۆڵەتەیەم بە کەسێک وێب تیڤیەک و پیجێک و وێبسایتێک و ئەتوانم بڵێم تویتەرێک ینی ئەوەی کە پێڵێن هەموو پلتفۆرمەکان دانێ ئەمە یەکێکە لەو لایەنانی کە تۆ ناتوانین ئێمە ڕێلەوە بگرین بەڵام تۆژەڵی زۆر و بۆرە کەواتە لەم حاڵەتە ئایا زۆر بۆرەکە باشە دکتۆر شوان کە وەک ڕۆژنامنووسێ وەک چاودێرێک وەک ئەوەی کە خاوەنی ڕێکخراوێکی یان بیگرینەوە دەسەڵاتەکە بخێنەوە دەستی خۆمان و دیکتاتۆریەتێکی میدیای دروستکەین وڵای بە بڕای من زۆر و کەمیەکە پەیوەندی بە ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەریەوە نییە ینی ئەوەی کە 1970 کەناڵی میدیاییمان هەیە دلیل لەوە نییە کە ئێمە ئازادی دەربڕین لە هەرێمی کوردستانە هەیە دەیان و سەدان کە زەیە لە کوردستانە ئاژی و هێستا ئەناڵەنە بەوەی دەنجی ناگە ڕەنجی ناگە بۆیە زۆری ژمارەکە دلیل نیە لەسەرەوەی کە ئێمە ئازادی دەربڕین لە هەرێمی کوردستانە هەیە بۆ لەبەرەوەی ئەم زۆری ژمارەیە هەموو یەکش دەڵێتەوە تۆ بە 5 کەناڵت هەبێ بەڵام 500 ڕێی جیاواز لەم 5 کەناڵەوە بڕوە جیاوازەکە چی بوو لەگەڵ جارانەوەی کە دکتۆر کاوە وتی جاران ڕۆژنامەی هاوڵاتی ماشێتێکیە کرد هەمووی ئەبوو بە قەزیە و گۆڕانکاری ئەبوو و بە دوواداچوون هەبوو بۆ لەبەرەوەی شتێکی جیاواز بوو لەوانی دیکە بەڵام ئێستا هەمویان یەکشت ئەڵێنەوە ئەوەشی کە ئێڵێنەوە بەرەنجامی تحقیقی نییە بەڵکو دەستگایەکی ئستخباراتی ماشە دەگەنێرێ بۆ تۆ تۆش وڵاوی ئەەکەیتەوە دوایی ئەوەی کە پێوە ئەبێ ڕۆژنامە نووسەکەیە دەستگا میدیایەکەی و ئەوی تریش لەولاوە بۆی دەرەچێت گرفتمان چییە وەقسانی کە ئێوە وتان ئێمە کۆمەڵێ گرفتی سەرەکیمان هەیە دوای 127 ساڵ لە ئەزمموی ڕۆژناوی گرفتی خاوەندارەتی میدیاییمان هەیە یعنی خاوەندارەتی میدیایی لە دنیاە بە یاسا ڕێکراوە هەموو کەس بووینە ببێ بە خاوەنی میدیا ینی من لە بەرەوەی پارەم هەبوو لە بەرەوەی سەرمایەکی زۆرم هەبوو نابێ ڕێگەم پێ بدرێ میدیایەک دامەزرێنم کە ئەجێنداکەی ڕوون نەبێ کە مقەویماتەکانی باز نەکرابێ کە ناوڕۆکەکەی نەخرابێتە ڕۆن ینی خەڵک هەیە بە پاری خۆی بێ یا بە پارەی دەرێکی لە کوردستانە خەریکیەوەی لە ڕێگەی میدیا و ڕێیەکی عامی مزەیەف دروزەکە ئێمڕێ عامە مزەیەفە دروزەکان مەفروض وایە حکوومەت پەرلەمان دەستگا و سیستمی دادوەری ڕێگەی لێ بگرتایە ئەمە ناکاتە ئەوەی کە مەسەلەن تۆ ئازادەکانی دەربڕین بەرتەس بکەیتەوە بۆ لەبەرەوەی تۆ چیانێکە دێ قوارەیەکە دێ ئەوەی کاروان وتی ئێمە تا ئێستا نازانی مسلمانی شیعین سونین کوردین ئەفال کراوین کمیاونە بۆ چیمانەوەی لەبەرەوەی پەیامی میدیاییمان نییە گوتاری میدیاییمان ڕوون نییە لەبەرەوەی کە خاوەندارەتی میدیایی ئەکا خاوەندارێتەکەی بۆ شتێکە بەرژەوەندی تایبەتی خۆی تایە بەرژەوەندی گشتی تێدانە ئەو قسەی کە وتان جاران ئێمە بۆ هەموو سەروەریەوە هەمانەوە ئەو هەموو سەروەریەمان هەبوو بۆن منێشێکی وەکو پیرەمێرد ئەیویست پرسەنەتەوەی یەکان پرسە نیشتیمانیەکان بگەێنە بەڵام ئیمکانێتەکەی نەبوو ئێستا ئیمکانیەتەکە هەیە بەڵام نامانەوێت باشە من لەگەم ئێستا کوردستانە هەیە بەدوای استراتیژێکی میدیاییە بەڵام ئەگەر تۆ استراتیژی میدیایی ئەوە تا ئێمە هەموو هەرسێکمان هاوڕێنە سەرەوە بەڵام ئەگەر تو بیت وەکو دەوڵەتی عێراق وڵەتی کەناڵێک 40 بۆ 50 ملیۆنی لێ داوا بکەیت بەڵام خۆ خەڵک هەیە هەر ئیمکانێتی ئەوە باشە بتوانێت ئەوەش بات لە ئاسی پێویستانێت ئەی باشە ئەمە کە ئێمە هەمانە ئێستا ئێمە 50,000 دیناریان بە 2 ملیۆن و نیو ڕادیۆیەک مۆڵەتی خۆی وەرەگرێ لە بینی دوو ڕێیین یان بەدەست بیگریتەوە یان ئەبێت ئازادێکی بەڵام کە ئازاد بوو ئێستا ئازادبوونەکەمان لەدەست ئەتوانم بڵێم لەدەست دەرچووە چونکە ئێستا بیریشتان نەچێت دکتۆر کاوە دکتۆر شوان کۆمەڵێک کەناڵ هەن بەبێ مۆڵەتکارەکەن ئەوسەڵاتتان بڵێم بەبێ مۆڵەتکارەکەن و پارێکی باشیان بەدەستەوەیە و ئەوانن کە کێشەیان بۆ تۆ بۆ من و بۆ دکتۆر شوانیش دروست کردووە ئەم پارەدارانە بە ئەجندەیەکی دیاریکراوی خۆیان ئەڕۆن بەگوێی من وەک سندیکان ناکەن بەگوێی ئێوە وەک ئەکادیمی ناکەن
ئیشێکیان پێ ئەسپێرێت بەیانی ڕۆژێ بەتەوە لەوانەیە کاکی مصوری ئێمە کە بەرامبەرمان دانیشتووە ئەیگرن پێ ئەگرن لە دە پلتفۆرم و قسەی پێ ئەڵێن وایلی ئەەکەن وایلی ئەەکەن وایلەکەن کابرا دەرونیە تێکیان ئەمە کێشەکەی ئێمەیە بەڵام خۆ ئێستا دەوڵەتی عراق 6 ملیۆن دینار تەنها ڕسوماتی کردنەوەی کەناڵێکە پارەکەش پارەکەش باشە ئەگەر ئەوە نییە ئێمە چۆن تۆگەر پارەکە زۆر بوو دلیل نیە باشە گەنجێکی ئازادی خواست کە دینارێکی پێنەبێت چۆن ئەتوانێت کەناڵێک دابنێ لە حاڵەتی گەنجێکی ئازادی خواست پاری پێبێ پاری پێنەبێت لەم سەردەمی ئینتەرنێت و میدیای نوێ ئەتوانێت کەناڵێک دەرکات و ئیشەکە ئەوەی کە کاریگەریەکە دروستەکە ناوەڕۆکەکەی باشە پەیامەیەکە لە پشت کەناڵەکەی کە بڵاویەکە دکتۆر کاوتۆ هاوڕای لەگەڵەوە کە گەنجێکی ئازادی خواست بە گیفانی بەتاو بتوانێت شتێک مامۆستا بە حقیقت بین و تۆزە ڕاشکانەوە تربین ئێمە بەداخەوە لە کورسان هەموو شتێ شێواوە ئەو شێوایە ژوای کردوا میدیا بەو دەرەجەی لێبێ گەیشتم قۆناغا بۆ لەبەرەوەی گەرێمە دەسەڵاتێکی داواکاری گشتی ئەکتیڤمان هەبێ دکتۆر شوان تۆزی ئاماژەی پێکرد و ئەگەر ئێمە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتێکی چاودێر بێ بەسەر ناوەڕۆکی دەستگاکانی میدیاوە وەگەر ئەو یاسایانەی لەسەر ناوەڕۆکی دەستگا میدیاکان هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە کاری پێ بکرێ لە ڕاستیا تووشی و کێشە مشکلانە نابین ئێوە مەسەن وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ نمونە ئێوە ڕاستە مۆڵەتە دەن ڕاستە مەسەن بەرامبەر بە بڕێ پارەی کەم مۆڵە دەدەنە هەر کەسێک کە بتوانێت کاناڵێک یا دەستگایەکی میدیایی دابمەزرێنێ بەڵام دەیان سەرپێچی ئەبینی ڕەنگە دەسەڵاتەکەتان و چاودێرەکەتان تا قۆناغێ بڕ بکات لەبەر ئەوەی هێز و قووەتێک هەیە زۆر بەهێزترە لە سندیکای ڕۆژنامەنووسان و لە وەزارەتی ڕۆشنبیری و لە وەزارەتی لە داواکاری گشتی و لەم شتیانانە کە بتوانێت چاودێری ناوەڕۆکی ئەم دەستگایانە بکات ئەگینا مەفروضە تۆ ئەو دەستگای میدیایی کە مۆڵەتی نییە دابخێ ماوەساکارم بۆ تا ئێستا نەخراوە ینی دەسڵاتی بەسەریان نییە دەیان ناوەڕۆکی پڕوپوش لە میدیای کوردیا پەخشەکرێ هە لە درەمە بیانیەوە بیگرە هەتاوەکو مۆدێل و نازانمەوێ شاجوان و بەرنامەی تافه و بێناوەڕۆک کەناڵێک مابینی دابخێ کەناڵێک مابینی عقوبە بدرێ بۆ دانا ئێمە پرسیارەوەشمان کردووە لەبەرەوەی میدیایەک دەستگا میدیاکە زۆر لەو جیهەتانی تر ئەوەش چەکێکی دووسەرە لە لایەکیکەوە مەسەلەن کۆمەڵی خەڵکی من ڕای خەڵکم زۆر وەرگرتووە لەسەر ئەو بابەتانەکە بڵێ هەموو جارێک گەڵێم مۆدلێک کچە مۆدلێک بەزەڵە بەیانیتان باش 16,000 لایکی بووێتەوە ئێمە قوڵترین توێژینەوە لەسەر نەوت و پاشەڕۆژ و ئاوی هەرێمی کوردستان بکە 50 لایکی بۆ نایە خەڵک سێری ناکە تۆ کێشێکشمان هەیە ئەم بابەتش بە هەمان شێوەواتە ئەگەر بێت بە دوای خوێنەری جاد و دێلەکە خۆی بۆ هەموو خەڵک دەرەکە بەس نەوتەکە بۆ هەموو خەڵکی ئەمە ئەزانشی ئەمە یەک لە ئەو کێشانەی کە ئێمە بێ بەجددی لەسەری بۆسی ئەمە کێشی میدیامان هەیە بەڵێ هەمان ئێستا هەرسێکمان مقنعین بەوەی کە قەناعەتمان بێکتر کردو کێشی میدیامان هەیە کێشی وەرگرمان نییە کێشی وەرگریشمان هەیە کەواتە ئەمە کێشەکە دوولایەنەیە هەم میدیاکەت کێشی هەیە هەم وەرگرەکەت کێشی هەیە باشە من کە پیجێکم هەیە پیجێکی خۆمە تەلەڤیزیۆنێکمان هەیە رادیۆیەکمان هەیە بابەتێکی پەشمەکی بڵاوەکاتەوە کە هیچ کاردانەوەیکی جادی فکری فەلسەفی ئایدۆلۆژی لە پشتەوە دروست ناکە بەڵام خەڵک سیرەکەی ئەچێ بە پیریەوە ئەبێ بە ترند ئەم شخصای بێ بە فیگەری کۆمەلگاکە هەموو خەڵک باسێکە چه گۆرانێکی وتو گۆرانێکی پێمانای وتووە ڕۆژنامەنووسێکیش هەرسێک بۆ 30 ساڵە خەریکی کاری ڕۆژنامەنووسین ئێمە هیچ کەسمان بەقەدەر کچە مۆدێلێک ناسراونین کەواتە بژنین نەکەرەوە کاکم کێشەیەکیشی هەیە باهێنی نەکەین لەسەری بڵێ کەواتە تۆ ئەمە کێشەی یەکەم میدیاکێ بڵێ کێشەی دووەم وەرگرەکەشت کێشەیە کێشی سێم یاسا و ڕێساکەشت هەیە کەواتە مەسەر لە 127 ساڵەمینی ڕۆژنامەگەری کوردیا سەرەکی کێشەکانمان یەک بەدوایە هەڵە تۆقێ وەرگرەکە چۆنی بێنینەوە ئەو تایمەی کە کاتی خۆی کەسێک مەترسی لەسەر ژیانی خۆی دانا گوێ لە رادیۆکی شاخەگەرە چۆ ژوورۆ دوو دەرگای داخست ئەم رادیۆی دانا پەنجەرەکانی داخست بووی کەس گوێ لێ نەبێت تامی لە وەرگرتنی مەسجەکانە کرد ئێستا ئەوە نەماوە باشە کەواتە وەرگرەکەت گەشتە قۆناغێک یاسا و ڕێسامان هەیە بڵێ هەمانە یاسایەکمان هەیە باشترین یاسای کاری ڕۆژنامەوانی یاسایی کەمان هەیە یاسای بەدەستێنانی زانیاری بەڵام کە کەم تا زۆر لە هەندێک دەڤرایە ئەتوانم بڵێم لە سلێمانی باشترە ئانی ئەوە نیە لە 1970 کەیسەکانی ڕۆژنامەنووسان ئەوانەی کە لە کەناڵی ڕێگە پێدراوە کارەکەن بەم یاسایان ناڕوە بەڵام گەر لە شارێکی کە نەبێت
کەواتە حاڵەتی سێهەمت هەیە یاساکانش جێبەجێ ناکرێت حاڵەتی چوارەمت هەیە ئەو ڕێکخراوانی کە لێرە کاری ڕێکخراویەکەن ئەو راپۆرتانی کە لەسەر هەرێمی کوردستان معقولە لە 2023 خراپتر بێت لە ساڵانی پێشەوە ئەمانە کێشن هەمووی کێشن لە 1970 هەمین ساڵی ڕۆژنامەگەری کوردیە ئێمە پێشتر ئەمانەمان نەبووە میدیایەکمان هەبووە میدیاکە خەڵک گوێ لێ گرتووە ڕۆژنامەنووسەکانمان خۆشەویست بوون سیستەمێک ژینگەیەک هەبووە کە ئێمەی پاراسو بەڵامی ساتێک کۆمەڵێک خەڵک بەناوی ڕۆژنامەنووسیشەوە پارە لە تۆ پارە لە ئەم و پارە لە من و پارە لە ئەو وەرەگرن ئیشێکیان دروست کردو یعنی ئەتوانم بڵێم خەریکە بگەم و قەنەعەتی کە کێشەکانمان لە شتە باشەکانمان زۆر زیاترە بسکا کارمەوە من پرسیارێک لە جەناب بکەم ئەم هەموو کێشانەی کە باسە کرد و هەرسێکمان متتەفقین لەسەری بۆ کێشەی زیاتریژەیە ئەم کێشانە لە خۆیانەوە دروست بوون یا مبەڕناجیشیان لەسەر کرا یعنی هەز ناکەی تەوەجوهێک ڕەوتێک لە دەسەڵاتداران لە سیاسەتمەداران لە بازرگانان لەوانەی لە پشتی کەوالیسەوە لە ڕێکخراوەکان لە وڵاتانی دەروونراوسێ ینی ئەمانە هەمویان بە بەرنامە ئیشان لەسەرمە کرد کە میدیای کوردی بەم حاڵە شێواو بکە وەگەرنا ئێمە ئەگەر بمانوێ موسسەیەکی علامی دابخین کە چوزانم تەسیراتی خراپی هەبێت لەسەر وڵاتێکی دراوسێ ئەو بووە لە شەو ڕۆژێکە بە 24 ساعتدایەکەین و تەفرت و نایەکەین و ناڵین کەسیش ڕێی عامی لەسەر دروست بێ ئەی ئەم هەموو میدیا خراپە لە کوردستانە هەیە کە بە تەمیولی من و تۆ و کێ دەرەچێ ئایا ناتوانانی ئیجراعاتیان لەگەڵا بکەین کۆمەڵێ یاسای باشیان بۆ دانین کۆمەڵ ڕێسایان بۆ دابنین ینی من هەزەکەم شتەکە جۆرێکە لە بە بەرنامەکرێت بە بەرنامە میدیای کوردی ئەشێمێنرێت بە بەرنامە وەچی سەحەفی و ئەکادیمی و ئەوانە ئەشێوێنرێ و مۆرکێکی تری ئەکرێتەوە ئەمەە زۆر ئاسانە مەسەڵەنەمە لە کوردستانە لە دوای 1992 تاوەکو ئێستا 490 یاسا لە پەرلەمانی کوردستانە دەرچوو لەم 490 نزیکەی 9 دانە یاسا پەیوەندی هەیە بە ڕێخستنی کاری ڕاگەیان و ڕۆژنامەگەریەوە کامەش بەشێکیان فەوزای تەشریعی و فەراکیش تەشریعی دروستکە یعنی نەمانەتوانین بەم هەموو ئەزمموی پەرلەمانی کوردستانەوە یاسایەکی گشتگیری یەکگرتو دروستکەین کە نە سەر لە دادگاکان پشێوێنین نە سەر لە ڕۆژنامەوان پشێوێنین نە سەر لە دامەزراوە میدیایەکان پشێوێن و بەچیان ڕۆشن بێ تۆ ئەبیتە ڕۆژنامانی لە دەستگایەکی ڕاگەیاندن ینی هەموو ئەوەی کەیکەی پشت بەخۆ دەبێتێ باگراوندی پەروەردەیت خێزانیت ئەکادیمیت ڕۆشنبیریەکەت دەورە بینێ لەوەی کە چۆن و بە چ شێوێ ڕووماڵی ڕووداوێ بکە ئەمەە ڕەتی بەم وڵاتەوە نییە پەرلەمانە یاسایەکی باشی بۆ دەرنەکردووە دەستنیشانی بکە بۆ نمونە من لە تەلەڤیزۆنێکە ئیشەکەم لە میدیایەکی دیجیتاڵی ئیشەکەم چۆن و بە چ شێوێ ڕووماڵی نەکەم لەم ماوەی ڕابردووە ڕۆماڵی تاوانی کۆمەڵایەتی کوشتن و ئەوان زۆر بوو باشە پەخشی ڕاستە خۆیان بۆ کردەوە وردەکاری ئەچوون زۆرمان گلەیمانەکە لە ڕۆژنامەوان و دەستگا میدیاکە نابێت ڕووماڵی ئەی چۆن ڕووماڵیکە هیچ زانیاریەکی لە بەردەستانیە هیچ ڕێبەرێکی نییە هیچ یاسایەکی بەردەستی نییە ئەمانە لە وڵاتانە ڕێکراون بۆ نمونە بەشێکی بە یاسا ڕێکراوە بەشێکی بە پێوەرەکانی ڕاستەپیشەیەەکانی ڕاگەاندن ڕێکراوە ئێمە لە کوردستانە یاسا دەرەکەین بۆ ئەرشیف یاسا جێبەجێ ناکرێت یان یەکێ لە گرفتە سەرۆکیەکانی ئێمە کە هەمومان درکمان پێکردووە لە هەرێمی کوردستانە یاسا وەکو پێویست جێبەجێ ناکرێت وەگەرنا ئەگەر جێبەجێ بکرایە بەشێک لەو کێشە یاسایانەی کە پەیوەندی هەیە بە ڕاگەاندنی ڕۆژنامەگەری سنووردارەکرا باش بابن لێرە ڕات بگرم دکتۆر یاسا کاغەزە کە ڕۆحیەکە ئاشی زۆر جوانە نووسێت دکتۆر کاوتۆڵێکی باشە کە پیرەمێرد ژین و ژیانی دەرەکرد ئێمانە یاساژ نەبوو ئەم پیاوە پیاوێکی خۆش مەشرب بووە خەڵک خۆشی ویستووە پیاوێکی عاقڵ بووە ژیر بووە زابطێکی عسکەری بوو ئەفسەرێکی سەردەمی عوسمانی بوو هاتۆتە ئەمەی کردووە خۆ پیرەمێرد ئەیتوانی بە دیوە خراپەکە ژین و ژیان بەکاربێنێ خۆ ئیبراهیم ئەحمەد ئەیتوانی بە دیوە خراپەکە گەلاوێژ بەکاربێنێ خۆ مەسەلەن شێخی نەمر ئەیتوانیت لە جاسنەیە ئەوە نەکات خەریکی شەخایەتی خۆی و خەریکی مەلیکی ئەمانە هەبێت ئەی بۆ ئێمە ئەگەر ژینگەیەک تێک بچێت ژینگەی سیاسی تێک بچێت ژینگەی ئابووری تێک بچێت ژینگەی ئاینی تەواو نەبێت ئەمە وەکو مەسەلەی کابراهێنە کوردەکەیە لەم حاڵەتە تۆ ناتوانیت یعنی ئەگەر من بڵێم یاسا لە ئەشکەوتی جاسنەیە چی یاسایەک شمولی وجدانی زیندوو ڕۆژنامەوانەکە دەوری ئەوەی کە پێی ئێمە ئێستا پێی ئەڵێن دەرگاوانی ناخ پێڵێن دەرگاوانی کۆمەڵگە ئێمە دەرگاوانمان نەماوە خۆی مامۆستاوە لە پێڵی میساقی شەرەفی عەلامیش زۆر جار مەسەلەنها کەسەکە خۆی دەرگاوانێکە بە کورتێگی یان سانسۆری بۆ خۆی دانی ئەزانێ هەمومان ئەزانی کامە باشە و کامە خراپە بەڵام ئێمە کێشەکەمان لە جێبەجێکردن و جێبەجێ نەکردنی یاسایە نییە
من وەکو وتم ێستا خۆ تۆ کەناڵ هەیە ئەوکوی مامۆستا کاروان وتی مۆڵەتی نییە بەڵام پەخشی خۆی شێکات و بە یاساژە بێ خۆ تۆ دایخی بەڵام ئەتوانی دایخی ناتوانێت ئەمە پرسیارێکە دوو هاوڕێجان ئێمە خۆڕاستە ئێمە ساڵانە سەدان خوێندکارمان دەرەچێ و تەخەڕوجەکاتوانە بۆ نمونە هەر لە دیداری سلێمانیە لە نزیکترین ئەزموناکە لە بە چاومانە بوو مەسە میدیاکاری هاوارەکە کاک فڵانکەس ئێمە هەموو ماسژنی ڕزگارماکە لێ ئەخر تۆ ئەمە حیای میدیایە گەبیت کە تۆ ضرورە کاریگەری لەسەر ئەو دانەی کە ئەو بێت لە تۆ بترسێت و حەزەر لە تۆ بکان نە تۆ بڵێ وەڵا سژن بێ یاوە بێت خوا بۆ ناوی خۆوەرە لێدوانێکم بۆ وەرگە کاکانی ئەم سبێ سەروبەری کە لە میدیایە دروست بووە هۆکارەکەی ئەو زۆر بۆریەیە مامۆستا کاروان ئێمە ماگەر کەم بێ وە پوخت بێ ئەو کاتە ئێمە ئەو کۆمەڵە کادری زۆرەشمانەیە ئەتوانی کۆی کەینەوە لەو مواسانەیە زۆر بەقوتە بێت خۆ ناتوانانی کەم پوخت بێ بۆ ئێمە لە سەردەمی ئینتەرنێتیان یعنی ئێستا تۆ واز بێنە لەوەی کە مۆڵت لای کاروان وەرەگرام ئەچم ڕۆژنامەیە دەرەکەم ئەچم کەناڵێکی میدیایەکەمەوە من کابراایەکەم لە سویدم کوردم حەزی سەحەفیم هەیە سایتێک دامەجرێنم چی ئەتوانێت ڕێگریم لێ بکە یعنی هەندێکشت ئەبێ ئەمە لە واقعەکە تێبگەین کە ناتوانرێت کۆنتترۆل بکرێ بەوەی کە تۆ هەموو شتێک لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی یاسا ناتوانرێت بەشێکی خۆزگە بمەزانێ ئەزمموی وڵاتانی ئەزمموی وڵاتانی تری ئێستا مەسەن تۆ هە تورکیا نزیکترین خۆمانە ئەوە ئێرانە ئەوە سینە ئەمریکا خۆی کاکە ئەمریکا خۆی تیکتۆکی قەدەغە نەکرد مامۆستا کاروان ینی خۆ تیکتۆ گوتی ئەمە بەشێکە لە تێکدانی ئاسایشی قەومی ئەمریکا و هەروەها ئەمە لە بەروی سین وەکو دەستگایەکی مخابراتی بەکارێنێ بۆ کۆکردنەوەی داتا و زانیاری بۆی من ڕێگای پێ چێ کردی حکوومەت کردی حکوومەت باشە دکتۆر مامۆستا کاروان جەنابەت دوو لە ڕووی جەناب مەسەن تۆ دەستگایەکی میدیایە ئایکەیتەوانە جەنابەت ساڵانە بۆ نمونە ملیۆنی دۆلار مەصرف لەم کەناڵەیە ئاکەی ئێداوا کاری گشتی و دەزاگای نەزاها و ڕقابەی مالیوانە نابێ بۆ پارێک دەکوێ بڕارێک لە وەزارەتی ڕۆژنبیرەوە دەرچوو لەسەر و بابەتە وابزانم هەمووی سەرکۆنەی کرد و سەرزانشتیان کردووە ئەو حەقتان چیە بەسەردەوەی داهاتەوە ئەو مۆزوعێکە کە دەستی بۆ بەری بەزم با پرسیاری کات بەخیاڵمە باشە دەرچوونی ئەم هەموو ئەکادیمی کە لە ژێردەستی ئێوەی مامۆسایانی زانکۆیانە دەرەوە ئایا هیچ کاریگەرییان لەسەر میدیای کوردی هەبوو جێگە پەنجیان دیار بوو ئێمە من بیرمێت لەنەوە دوو کە من دەستمان پێکرد ئێمە مامۆستاکانمان مستەفا ساڵح کەریم و عەباس بەدری و محەممەد نووری تۆفیق و یادیان بەخێر ئەمانە هەموو دەرچووی ئەکادیمی نەبوون بەڵام ئەزمموی ئیشکردنیان هەبوو باشە ئێمە کەواتە پێم بڵێن ینی کامتەن جوابی ئەوێنەوە ئەم هەموو دەرچووە ئەم هەموو بەکالۆریۆزە دبلۆمە ماستەرە دکتۆرایە باشە بۆچی سەردەمەکەی عەباس بەدری و مستەفا ساڵح کەریم و محەممەد نووری تۆفیق و شێرکۆ بێکەس ئەمانە سەردەمەکەیان باشتر بوو بۆچی ئێستا خراپتەکەواتە تۆ کێشەیەک هەیە لە بەلانسی بیرکردنەوەکانە وەڵام من ئەمێ وەڵامی ئەوە بەمەوە کام کاکەڕان بەمیش بە پرسیارە وەڵامە بەمەوە کام دەستگای میدیایی هەیە لە کوردستانە کەسێک کە دکتۆرای هەبێ کە ماستەری هەبێ لە ڕاگەیاندنا ئیدارەیە و کەناڵەکە کام ینی تۆ بگەڕێ بە دەگمەن هەیە هەمانە ینی بەزەوەیانە بەس بە دەگمە هەمانە باشە ئێمە بەشێکی زۆری ئەوانەی کە لە بەشەکانی ڕاگەیاندن و تەکنیکی میدیا و پەیوەندە گشتیەکان تەخەڕوجیان پێیەکەن بە درێژایی 4 ساڵ هەموو ئەوانەی کە پێویستە لە ڕاگەیاندن بخوێنرێ ئەخوێنرێت یاسای ڕاگەیاندن ئەخوێنرێ ئێتیکی میدیایی ئەخوێنرێ ئەوک لە یاساکەوەیە کاغەزە ئەگەر وای بێ بەس کاغەزە کێ ڕۆحیەکە بە باشە ئەم ڕۆژنامە نووسە ئەم دەرچووە ئەچێتە دەستگایەکی میدیایی کە ئەچێتەوە ئەمە معاناتمان بۆیێتەوە لە تەلەبەکانمان کاتچنە دەستگا ڕاستە ئەڵێ ئەچینە ناو ئەم دەستگایانەوە یەکەم شت کە پێمان ئەڵێ ئەوەی کە فێر بوون لە زانکۆ وازی لێ بێنن ئێرە شتێکی ترە ئەبێ وا ئیشکەی کە من ئەمەوێت ئەوەی کەوای پێڵێ ئەسڵەن هەر بڕوانامەی نییە ئەسڵەن ئەلفوبێتە لە ڕاگەیاندن نازانێت ئەوەی کە ئیداری کەناڵەکە زۆر خۆشیان بۆ گێڕام و تەلەبەکان لەم ڕۆژانە وتیان هەندێک جارەیە بۆ دەورەی خولی هاوینەش ناچین وتی بە ئافرەتەکان ئەڵێ بێ ستایلتان بەم نەوە بێ ینی داوایەوە لێکا بۆ نمونە شکل و شێوە و بەرگ و ستایلی جسمی بەداخەوە تۆ وای لێ بکەی بڕۆی تەجمیل کە بۆی لایەمە ئەو ئەیکێکە لەو حاڵەتانی کە ئێمە بەڕاستی پەنجەمە خسووتە سەری کە لە بەرکردنی جل و کێشەیەکی کەشکە سەرپۆش دانان سەرپۆش لادان ئەمانەیەکەکەن بێگومان کە بێژەر ئیشبار بکرێت ئەوەی کە دەرەکەوێت جلەکەی وای بە جلەکەی ئەمە بێ کەم تا زۆر لە هەنی حاڵەتە چارەسەمان کردووە کاکی دەرهێنەر ئێمە ئیشارەتمان بوو ئەکات لێەوە ئەڵێ کاتەکەتان بەرەو تەواوبوون ئەچێ بەڵام ئەمە کێشەکانمان باس کرد من هەموو جارێک وەک ئەزمموی خۆم لەگەڵ ئەوام کە هەموو بەرنمەیەکیش کە تاوەکەی کۆمەڵێک ئاماجی بەرنامەکە بخێنە سەر ئەم مێزە ئێوە هاوڕان لەگەڵم ئەگەر ئەو
خاڵانی کە بە خلالی 30 ساڵی تەمەنی ئێمە گەشتونێتە ئەو قەنعاتی کە بۆ چاکردنی ئەمە سێ حاڵەتمان هەیە قورس نییە. من هەموو جارێک بۆم باس کردووە ئێمە داوامان کرد دادگامان بۆ جاکرێتەوە بۆ لەبەر ڕۆژنامەنووس لە ناو ڕۆژنامەنووس جاکەینەوە. خۆشبەختانە لە سلێمانی هاتن بە پیری داواکەمانەوە ئەمەیان کردو ئێوە هاوڕان لەگەڵەوەی کە ئەمەی کە کرا هەنگاوێکی زۆر باش بوو لە سلێمانی باشە. یاسامان هەیە ئێمە لەگەڵەوەیان دەستکاری یاسا کۆنەکرد نەکرێت بەڵام یاسای مۆدێرن لە ژێر دەستی ئێوەوە ڕژنووس دەرپچێت بۆ یاسایەک بۆ میدیای ئەلکترۆنی سوۆشیال میدیا و میدیای نوێ. ئەمە ئەزمموی کشمانی هەردووکان ئاگدارن کە دەرچوو بەڵام ئەوە بوو خۆمان داوامان کرد بکشێتەوە. خاڵێکی قرس نییە دەرشواندنی یاسایەک بۆ ئەوەی کە دیجیتال میدیا بێت خراپ نیە. ئەی باشە چی لەوە ئەکی کە ئێمە ئەبێت نەوەیەک پەروەردە بکەینەوە جارێکیکە. من هاوڕام لەگەڵ ئەوەی زۆر جاریش داوام کردو پرسیارم کردووە لە وڵاتی بەرازیل لە وڵاتی میسر میدیا لە قۆناغی سەرەتاییشەوە وەک خوێندن شتێکیان هەیە لەسەر ئامی میدیا بەڵام خاڵی چوارەمیش کە لە هەمووی قورسرا دروستکردنەوەی ئەو ژینگە میدیایەیە کە کاتی خۆی کە پیرەمێرد بە ساڵبنکەرانە هاتۆتە خوارەوە هەموو خەڵک دەستی بەسەر سنگەوە گرتووە بۆ لەبەری ژینگەیەکی میدیایی هەبووە. ئایا ئێستا ئەمە بە هەوڵ و هیمەتی هەمومان هەوڵ بین بتوانین ئەم چوار خاڵە جێبەجێ بکەین. من لەو بڕوایم کە تاکی کورد مرۆڤی زیرەکن و مرۆڤی دڵسۆزن و کە شتێک لە بەرچاویان ئەکەوێت خەتای ئەوان نییە خەتای بابەتەکەیە خەتای فەلسەفەی میدیاکەی ئێمەیە. من هیوادارم بتوانین یاتوانی بێتمان لەم 45 دقەی کە ڕابرد پەنجەمە خصوصە برینەکان برینوان زۆرە و چەند خاڵێکشمان دەستنیشان کردووە کە ئەمە کەم تا زۆر بتوانین لە ڕێ خاڵانەوە هەیبەت و ڕەونەق و جوانی میدیا بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە کاتی خۆی کە ڕۆژنامەیەک ئەگیرا بەدەسەوە بۆنی ڕۆژنامەکە خەڵک لە بۆنی ڕۆژنامە هەر بە بۆنکردنی تەمەتوعی لێکرد. ئێستا ئەم هەموو کەناڵی تەلەڤیزیۆن و ڕادیۆ و دیجیتال میدیای هەیە. هیوادارم ئێمەش و ئێوەی بینەریش توانی بێتمان سوودمەند بووبین لە 40 دقیقاتی خۆتان کە بەخشیتان بە ئێمە. من سوپاس و ڕێز و پێزانینم هەیە بۆ گەلی کوردستان سەتەرایەتی گەلی کوردستان کە خۆمانی کرد بەسەر پشتێک من کاروان ئەنوەر لەگەڵ دکتۆر کاوە ڕەزا لەگەڵ دکتۆر شوان ئادەم هیوادارین ئێوەش ساق و سەلامەت و سەرکەوتوو لەش ساق بن.